بەخێربێن بۆ خولی فێربوونی زمانی فارسی. ناوازەترین خولی فێربوون. لەگەڵ ئێمە ئاسانتر فارسی فێر بە. کەناڵی مەمەد سەلاح هەموو کات نوێترین و جیاوازترینە. بەخێربێن بۆ ناوازەترین کەناڵی یوتیوبی فێرکاری مەمەد سەلاح. سلام دوستان عزیز، سڵاوڕانی عزیز، لەوانەیەکی تری فێربوونی زمانی فارسی بە یەک خول لەگەڵتانم. پێش ئەوەی بڕۆینە سەروانەکە تکایە بیرتان نەچێت لای خۆتانەوە سەبسکرایبی چەناڵەکە بکەن و هەروەها لایک و شێری ڤیدیۆکان بکەن بۆ هاوڕێکانتان و پێشنیاری بکەن بۆ ئەوەی خەڵکانێکی تریش سوودمەند بن و هەروەها ئێمەش سوودمەند بین بە هاوکاری ئێوە و بەردەوام بین. وانەکانی پێشووتر بخوێنن دواتر وەرنە سەر ئەموانەیە تکایە بۆەوەی بەجوانی لە بابەت و لە کتێبەکەش تێبگەن. تێنە سەر کۆتا بەشی یەکەمی کتێبەکە کە بریتیە لە ارتباطات و رسانە. ارتباطات واتە پەیوەندیەکان و رسانە بە ڕۆژنامە و گۆڤار و پەیج و ئەو شتانەی ئەوە تێت کە رادیۆ ئەوانەکە تێیدا هەواڵ و زانیاری و ئەو شتانە بابەتی ڕۆژانە بڵاو بێتەوە. تێنە سەر بەشی یەکەم وەسائل ارتباطی، ئامرازەکانی پەیوەندیکردن یان پەیوەستبوون یاخود پەیوەندیکردن. ارتباطات لە وشەیەکی عەرەبی هەرو کۆزان زۆربەی وشەکانی زمانی فارسی ئەم سەردەمی ئێستایان لە زمانی عەرەبیەوە وەرگیراوە. ارتباطات یاخود ارتباطی یاخود ارتباط کە وشەیەکی عەرەبیە. باشە؟ بەشی یەکەم وێنەیان ئەڵێ چی؟ نامێ. بە کوردی شەر ئەڵێن نامە. تەلەفۆن واتە تەلەفۆن. تەلەفۆنە هەمڕاه مۆبایل. تەلەفۆنە هەمڕاه مۆبایل واتە تەلیفۆنی گیرفانی یاخود خۆمان جاران پێیانەوت بە عەرەبی پێیانەوت جیبی. مۆبایل هەر مۆبایلە و جگە لە تەلەفۆنی هەمڕاه و مۆبایل شتێکی تریشی پێڵێن گوشی واتە مۆبایل یاخود گوشیە هەمڕاه هەر واتای مۆبایلە بێنێ. چوارەم وێنە ڕایان نامە ئیمەیل واتە ئیمەیل. دێنە سەر بەشی دووهەمی وێنەکان کە ڕەسانەهای جەمعی داوە واتە وتمان ڕەسانە و تەلەڤیزیۆن و سەتەلایت و رادیۆ و ڕۆژنامە و گۆڤار ئەو شتانە کە تێیدا هەواڵ و زانیاری و بابەتی ڕۆژانە بڵاو بێتەوە بۆ کۆمەڵگە. وێنە یەکەم رادیۆ کە واتای رادیۆ گەێنێ. تێلڤیزیۆن تێلڤیزیۆن واتە تەلەڤیزیۆن. ماهوارێ بە ڤ تەلەفوزەکرێ خوێنرێتەوە دەرەبڕێت. ماهوارێ واتە سەتەلایت. تێنە سەر وێنەکانی تر مەجەللێ واتە گۆڤار. ڕووزنامێ واتە ڕۆژنامە. ئینتەرنێت واتە ئەنتەرنێت. تێنە سەر لاپەڕەی 20 کۆمەڵێک ڕستە و زانیاری داوە لەسەر ارتباطات و رسانه‌ها. من میتوانم درباره ارتباطات و رسانه‌ها صحبت کنم. واتە من ئەتوانم لەبارەی پەیوەندیەکان و ئامرازەکانی گواستنەوەی هەواڵ و زانیاریەکانەوە قسە بکەم.
ڕستەی یەکەم جدیدترین اخبار و اطلاعات روز را میتوان از طریق رسانه‌ها دریافت کرد. کورتە باسێکەکە لەسەر ئەوانەی سەرەوەکە خوێنمان ئەڵێ جدیدترین اخبار نوێترین هەواڵەکان و اطلاعات روز را و زانیاریەکانی ڕۆژ اطلاعات روز را میتوان از طریق و زانیاریەکانی ڕۆژ ئەتوانی لە ڕێگەی ڕسانەها دریافت کرد لە ڕێگەی ڕسانەکانەوە یاخود ئامرازەکانی گواستنەوەی زانیاری و هەواڵەکان وەربگریت. ڕستەی دووهەم من به مادرم تلفن میکنم. من تێل بۆ دایکمەکەم. و یا با تلفن همراه برای او پیامک میفرستم یا خود به موبایل نمیبونیر. ڕستەی سێهەم کە ناونیشانی وبسایتێکی داوە ئیمێڵێکی یاوە کە www.sadifoundation.r ئەڵێ چی؟ ئەڵێ نیشانەیە وێبگاه بنیادی سعدی است. ئەڵێ ناونیشانی سایت یاخود وێبسایتی کێ سعدیە، بنیاتی سعدیە. ڕستەی چوارهەم رضا در گذشته برای دوستش نامه میفرستاد. رضا لە ڕابردووە بۆ هاوڕێکەی نامەی دەنارد ولی الان ایمیل میفرستد. ولی الان بەڵام ئێستا ایمیل میفرستد. وشەی الان حالا هەردووکی یەک واتە هەیە، جا هەر کامیان بەکارهێنی ئاساییە. دواترش ڕستەی پێنجەم پدرم هنوز هم باوکم هێشتاش نامه می نویسد و آن را پست می کند. نامه ئەنووسێت و پۆستی ئەکات. ڕستەی شەشەم تلویزیون و رادیو اخبار و برنامه‌های زیادی پخش می‌کنند. تلویزیون و رادیو بەرنامەگەلێکی زۆر پخش ئەکەن. حوتەم گویاندەی رادیۆ واتە بێژەری رادیۆ قساکە. ئەڵێ چی؟ شنوندگان عزیز، بیسرانی عزیز، همکنون برنامه خبری ساعت 14 را از رادیو تهران میشنوید. واتە هەر ئێستا بەرنامەی هەواڵی کاتژمێر 2 لە رادیۆی تێرانەوە گوێویستە بن. ئەو ڕستانە وەکو کورتە زانیاریەک و چەند ڕوونکردنەوەیەکە لەسەر وێنەکانی سەرەوە ئەتوانن سوودی لێ ببینن. بەشی چوارهەم خشتەیەکی پێیاوی کاتی بەرنامەکان نووسراوە جادوالە پەخش بەرنامەی شەبەکەیەکی تەلەڤیزیۆنی ئیران. واتە خشتەی پەخشکردنی بەرنامەکانی کەناڵی یەکی ئێران. لای ڕاستی خشتەکە نووسراوە زەمان واتە کات، لای چەپەوە نووسراوە بەرنامە واتە ناوی بەرنامەکە، کاتژمێرەکانیەوە و لەگەڵ ناوی بەرنامەکانە. شتێکی زۆر گرنگ نییە. دێنە سەر ڕاهێنانەکان کە ئەمەیان بۆ خۆتان کتێبەکان لە بەردەستانەیە خۆتان شیکاری بکەن ناوی ئەو وێنانەی کە داویەتی زۆر ئاسانە بیڵێن و بینووسنەوە و هەروەها تەنها بە ژمارە لەسەر کتێبەکە دیاری بکەن، ژمارەی ڕاست لە ناو بازنخانەدا بنێن. ڕاهێنانی دووهەم ئەڵێ چی؟ جاهای خالی زیر را با واژه‌های داده شده پر کنید. یک واژه اضافه است، فعلها را صرف کنید. ئەڵێ چی؟ شوێنە بەتاڵەکانی خوارەوە، بۆشایەکانی خوارەوە بە وشانەی کە دراوە پڕی بکەنەوە و
وشەیەک زیادەیە و هەروەها کارەکان سەرفی بکەن، واتە بە پێی بکارەکان ئێوە چی لێکەن ئەیگۆڕن. بۆ نمونە ڕستەی یەکەم نووسراوە چی؟ من با تلفن همراه برای دوستم پیامک بۆشایی چیدانی فرستادنی داوە فرستادەم کردوێتی بە فرستادەم واتە من پیام فرستادەم. باشە چونکە بکارەکە منە ئەبێ کارەکەشکە بچی من فرستادەم واتە جێناوی لەگە. ڕستەی دوو هەمەڵێکی علی نامەی را کە نوشته بود من هیچیتان بۆ شیکار ناکەم خۆتان شیکاری بکەن. هەر شتێکتان نەزانی ئەتوانن لە ڕێگەی تلگرامەوە پەیوەندیم پێوە بکەن، هەر پرسیارێک هەر زانیاری هەر شتێکتان ویست ئەو کاتە لێەوە هەوکاریتانەکەم، بەڵام لێرە شیکاری ناکەم بۆ ئەوی خۆتان ڕابێن و بۆ ئەوەشی بزانن کە هەڵەتان کردووە یان ڕاستان کردوتان لە کۆمنت وەڵامەکاندا بنێن ئەوە من وەڵامە ڕاستەکەتان پێڵێم. پەڕەی 22 ئەڵێ چی؟ راهنانی سیم با توجه به بخش 4 درس جاهای خالی زیر را پر کنید. بە پێی خشتەکەی سەرەوە کە باسمان کرد دوێنەکە دراوە ئەڵێ بۆشایەکانی خوارەوە پڕ بکەنەوە. باشە ئەمەیان ئاسانە سەیری خشتەکەی سەرەوەکەی بەرنامەکان پڕەکەیتەوە. بۆ نمونە یەکەم دانیان نووسراوە ساعت 6:05 6:05 برنامه صبحگاهی به صورت بۆشایی از شبکه 1 پخش شد. باشە کاتژمێر چەند 6:05 خۆلە کە بینە سەرەوە سەری خوشتەکە بکەین ئەڵێ چی 6:05 پخش زنده برنامه صبحگاهی. باشە ئەمە واتە چی؟ واتە بەپێی خشتەکە تۆ ئەو زانیارانەی پڕەکەیتەوە. باشە ساعت 6:05 برنامه صبحگاهی به صورت مستقیم پخش زنده به صورت پخش زنده پخش خواهد شد. به صورت چی؟ پخش زنده واتە بە شێوەی ڕاستەوخۆ. باشە ئەوانەی خوارەوەش بەو شێوەیە پڕەکەیتەوە. ئەمەی خوارەوەش چوار هەم شتێکی وەها گرنگ نییە دێتێن سەر پێداچوونەوە ئەمانەش تایبەتە بە خۆتان گەروانە یەکەمتان خوێن دەبێت ئەتوانن ڕاهێنانەکان بە ئاسانی شیکارکەن تکایە لە کۆڵی مەکەنەوە گەرەتانەوێت بەڕاستی فێر بن بە جوانی فێر بن چۆن ڕستە ئەنووسن چۆن ڕێکێخن چۆنێ خوێندنەوە ڕاهێنانەکانشی لەگەڵا شیکارکەن کتێبەکەتان لەبەردەستایە. چی کردووە؟ ئەڵێ با توجه به نقشه اطلاعات خاص شده درباره کشور چین را به صورت جمله کامل بنویسید. ئەڵێ بەپێی نەخشەکە ئەو زانیارە داواکراوانەی لەبارەی وڵاتی چینەوە بە شێوەی ڕستە بنووسن. هەڵبەت ئەم لەوێنەکەیە وڵاتی چینی نەیە وڵاتی ئۆتریشی یاوە. باشە واتە نەمسا خۆمان پێڵێن نەمسا ئۆتریش یاوە یاخود نەمسا یاوە تۆ نەمسا پڕکەرەوە چونکە چین و لەبەردەستانیە. باشە کە ڕەنگەهای پەرچەم واتە ڕەنگەکانی پەرچەم پایتەختەکەی کوێیە مەرزە خاکی وەک لە نەخشەکە دیارەکە لەگەڵ کوێ مەرزی هەیە سنووری هەیە مەرزە ئابی زانی مەرزی ئابی هەیە واتە سنووری ئاوی و زانیارەکانی تریشی لەسەر پڕ بکەنەوە. ڕاهێنانەکەی دواترەڵەتی نامە هەر تاسفیر و کاری کە در آن ئەنجامی دەهید را بنویسید. ئەمانە پێداچوونەوەی وانەکانی سەرەتایە هەتاوەکو کۆتایی تکایە
جوان ئەو ڕاهێنانەشی کار کە من تر هیچی لەسەر ناڵێم. باشە هەر شتێکتان نەزانی پرسیار بکەن. ئەمە پێداچوونەوەیە و وەکو تاقیکردنەوەی کە بۆ ئێوە بزانن تا چەندێکتان خوێندووە و چەندێک ئەزانن. دوای ئەوە دواتر دێنە سەر بەشی دووهەمی کتێبەکە کە زانیاری و وشەی نوێی تێدا دەبێت و بەشی نوێی تێدا دەبێت. هیچی لەسەر ناڵێم، وانەی داهاتوو بەشی دووهەمی کتێبەکە بێت تکایە ئەم ڕاهێنانانە کە ماوە لە بەشی یەکەمەوە شیکاری بکەن بۆ ئەوەی بە جوانی لە بابەتەکانی پێشووتر تێگەشتە بن. تکایە بیرتان نەچێت چەناڵەکە سەبسکرایب بکەن و وانەکانیش بۆ هاوڕێکانتان پێشنیار بکەن. هەر پرسیارە شتێکتان هەیە ئەتوانن لە ڕێگای تەلەگرام یاخود فەیسبوک یاخود ئینستاگرامەوە پەیوەندیمان پێوە بکەن. ئێمە بەپێی توانە هاوکارین و لە خزمەتتانە بین. کاتێکی خۆش خواتان لەگەڵ.